کۆمەڵگا چڕەیە سەر بە قەزایە شێخان تایف ئەفدەمێتە باش تایف خۆنیشاندان هێش بەردەوامە یان نە ینی ڕێهاتیە vekirîn یان هێژە ڕێگرتی مایە بدەیە ڕۆدەمژمێردا خەڵکی کۆمەلگا چڕە خۆنیشاندانەکە ناڕازی بوونێ لە هەمبەری تمام نەکردنا جوستاییدا ناوە بازارە چڕەک و هەردوو ڕێکن هەولێر و دۆستێک بەرزیدن ئەنجامدان و خۆنیشاندەران لە دەمژمێردا هاتنە سەر ڕێکێک لە هەمبەری وڵاتیاندا خستن و نێزیکی 300 کەس دبنە و خۆنیشاندار تا دەمژمێر 11 خۆپیشاندان بەردەوام لێ و بەلێن بوان هاتەدان کولێڤان نزیکان ئەv ڕێکە بێتە چێکرد خۆنیشاندەران چوونە ماڵێ خۆ و داخواست کردن ئەگەر نهێتە چێکردن ئەو هەلتر هەبن لە هەمبەری تمامنەکردنا ئەڤی پرۆژەی باشە تایفوان ئەو سۆز ji kê وەرگرت کێ سۆز داوان ku dê ev rê hête çêkirin بەڵێ قایمقام و سەرۆکی باژێڕوانی jî لێرێ بوون قایمقام نەهاتە ناو خۆپیشاندەران و بەس سەرۆکی باژێڕوانیە مەلداخویانیا بەڵێندەرێ پرۆژێژی وەلگرت بەڵێندەرێ گوت چ پارە نینە مە پارە نینە کو ئەv ڕێکە بمە بهێتە چێکردن چەندین جار سۆز بە من jî دانا لێ ئەv سۆز نەهاتیە جێبجێکردن یعنی بەڵێندەر jî گوت ئەv پرۆژە نهاتkirin daxwazê jî dikin ku ev rêke bihête çêkirin parek wan bihête terxankirin da ku ev proje bihête çêkirin ku demê salekê ya hatiye rawistandin serekiya piştî bêjin kontrolkirina rêka navber mixabat ev rêke bûye rêkeka serekî di navbera her Parêzgehan Silêmanî û Rûka Hewlêr jî qelebalixiyeka zor li ser e بەڵێ تایف گۆران و چەکانیان ئارتی لە کۆمەلگا چڕەیە سەر بە قەزایە شێخان باوای کێ زیندیت گەلمەدا بووی گەلەک سپاس بۆ زانیاریەن تە بەلە